هیچ کاتێ بەقەدەر ئەم کاتە کورد لەژێر هەڕەشە و مەترسیانە بووە و لە هیچ کاتێ بەقەدەر ئەم هەلومەرجەکە ئێستا تیاژین پێویستیمان بە یەکدەنگی و هاوسۆزی نیشتیمانی نییە. ئێمە پێویستە جارێکی کە بنەماکانی ئینتیمای نیشتیمانی و هاوسۆزی و یەکبوون و هەموو ئەو خاڵانەی کە کۆمان ئەکاتەوە جەختی لەسەر بکەینەوە. ئەمە ئەرکی حیزبە سیاسیەکانە، ئەرکی دەستگای میدیاکان، ئەرکی مامۆستایانی ئاینی، ئەرکی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە. هەمومان ئەبێ مادام ئەمەمان لەژێر هەڕەشاین و خەڵکی سڤیل ئەبێتە قوربانی و مەترسێکی گەورە ڕوبەڕووی هەموو پارچەکانی کوردستان بۆتەوە بەڕاستی بەبێ جیاوازی ئەمە ئەوە ئەخوازەیە کە کورد یەکدەنگ بێ و حیزبی سیاسی لەم کاتە دەورێکی کاریگەری هەبێ لەوەی خیتاب و گوتاری بۆ ئاراستە بێ کە یەکدەنگی دروست بێ نەکو پێچەوانەکەی کە تەفرەقە و جودایی بێت. کۆمەڵی دادگەری بەرزن هەموو لایەک هەموو لایەک کۆمەڵی دادگەری هەج لایەکی سیاسی کە لەم هەلومەرجەدا بتوانێت پشتیوانی لە دۆزی ڕەوای گەلی کورد بکە، پشتیوانی لە خەڵکی سڤیل بکە، پشتیوانی لەو هاوسۆزێ بکە کە ئێستا لە هەرێمی کوردستانە دروستەوە لە هەموو ناوچەکانی تری کوردستانە کارێکی باشەکە و جێگەی دەستخۆشی.